بەڕێزی بەرنامەکەمان دکتۆر قادر حسێن پسپۆڕی دەرونی وەڵاممان باتەوە کە ئێستا دکتۆر قادر لە لامان ئامادەیە بۆی کە بەڕێزیان پێمان بڵێ خەمۆکی لە بە ساڵاچوویە چۆن چارەسەرکەین. دکتۆر بەیانی باش بەخێر باشی بەڕێزت سپاس دەکەین زۆر سپاس بژیت. دکتۆر گیان خۆشحاڵین بە ئامادەبوونی بەڕێزت قساکەین لە یەکەم تەوەرمان لەسەر بە ساڵاچوو تەمەنە سەروەکان و ئەو گۆڕانکاریانەی لە بارودۆخی دەرونیان دروست ئەبێت و تەنانەت هەندێک جار تووشی خەمۆکی ئەبن، بەڵام هەر بە شێوەیەکی شتێکی دکتۆر ئەها ئەم ڕۆژانە تۆزێک هەوا ئەبینین زۆربەی کاتەکان لانەیە هەوریە بارانیە تۆزێک گرفانەکە بەتاڵە دڵەکە خۆش نەماوە وەکو جاران نەک تەمەنە بە ساڵاچوویەکان تۆزێک هەر گەنجەکەشمان دڵی بێهیوە بووە باسی ژیانی لەگەڵەکە ئەڵێ کێ تااقەتی ژیانی ماوە پێناکەنێڵی بۆ پێناکەنێڵی کەی خۆشی ماوە، یعنی بە گشتی خەمۆکیەکی گشتی باڵی کێشاوە بەسەر زۆر بەمانە جا هەربا لەمەوە دەست پێ بکەین دکتۆر جاتر ئەی بەسینەوە بە بابەتەکەی خۆمان و بە تەمەنە بە ساڵاچوو بە تەمەنە سەروەکان. بەڵێ بەناوی خۆی بەخشندەوە مێرەبان تۆبەن سەبارەت بە پرسیارەکەی جەناب دێمە خەمۆکی وەکو دۆخێکی ئاسایی هەیە لای مرۆڤ لە ئەنجامی دروستبوونی کۆمەڵێک بارودۆخ چ بارودۆخی کۆمەڵایەتی وەکو یاوەکو جەنابەت ئاماژە توێدا بارودۆخی ژینگەی بارودۆخی سیاسی و بارودۆخی ئابووریەتە ئاراوە ئەم ئەکرێت بۆ فترێکی زەمانی دیاریکراوە بێت و ئینسان بتوانێت لەگەڵ نەمانی ئەسبابەکانیان لەگەڵ نەمانی هۆکارەکانیان تێپەڕێنێتەوە بچێتە دۆخی ئاسایی بێتەوە بچێتە دۆخی پێشووتری و ئەکرێت ئەمە شتێکی وەکوتم لای هەم لای حتا ئێستا دەرکەوتۆ لای مناڵ لای بەشێک لە مناڵان هەیە تەنانەت یەکێک لە هۆکارەکان دەواسێتەوەی بۆ نمونە مەکتەب یا قوتابخانە هۆکار بێت بەهۆی ئەو ئیلتیزامە زۆر و سعیکردن و زەخت و فشار و ڕوبەڕووبوونەوەی مامۆستا و مەنهەج ئەمە بەسم لەوەی لە تەنانە لای مناڵ هەیە لای گەنجەوە لای کەسانی بە ساڵاچوو هەیە مناڵانی لە چ تەمەنێکەوە تووشی بێ دکتۆر ئەزانی حتا دەرکەوتوێسە بەتایبەت لەو ژینگەوبیانی کە تەبەن ئەمە خەمۆکی وەک نەخۆشیە جیناوکو دۆخ ئاسایەکە وەکوتم لای هەموو کەسێک هەیە بە دەسەبەربوونی هۆکارەکانی بەڵام ئێستا دەرکەوتووە نەخۆشی خەمۆکی یاخود کابە بەتایبەت لە عێراق لەم ساڵانەی دوایە دو ئەوەی کە شەڕی ناوخۆ دروست بوو دو ئەوەی کە پێکاتەکانی عێراقدایان بەیەکەوە باجێکی باشی یا قورسی ئەو پێکدادانە مناڵان و ئافرەتان بە تەمەندایان ڕێژەیەک لە مناڵان کە لە سەتا دەکەمتر نەبوون بەتایبەت لەو محافظانەیە لەو پارێزگایانەی کە شەڕ و ئاژاوەیان تیابوو تووشی نەخۆشی خەمۆکی بوون نەک وەکو دۆخەشی ئاسایی تەنانەت تووشی نەخۆشیە بوون و پێویستیشان بە چارەسەر هەبوو پێویستیان بۆ هەبوو کە پاڵپشتی کۆمەڵایەتی بکرێن و عیلاج بکرێن لەلایەن دکتۆرەوە بەتایبەت ئەوانەی کە ئاچوونە دەرەوە لە تەمەنی 6 ساڵیەوە ئەوانی کە ئاچوونە دەرەوەوانی تێکەڵ بە ژینگا بوون و ئەوانی کە ڕۆژانە کوشت و بڕ و دۆخ و بارودۆخی نائاسایی کۆمەلگایانە بینی بەتایبەت لە ڕووە ئەمنی و لە ڕووی ئەمنی و لە ڕووی ئاسایشەوە تەبەنێ لەواچێ زۆرمان شایدیەوە بوون ڕۆژانە خەڵک پێشووتر ئێستا الحەمدوللا باشترە تاقینەوەی بینی کوشتنیە بینی بڕینێ بینی سراع ململانەیە بینی و خەڵکیە بینی تەنان لەسەر ناوی و کێش ناوی فترێک ناوی عەلی عومەر لە عێراقا کێشە بوون گەرفت بوونی بۆ مناڵێکە ناوەکەی کێشە بێت بۆ مناڵک پێکاتێنێتەوەی تایفەکەی کێشە بێت بۆ مناڵەکە دین و مەزەبەکەی کێشە بێت فعلا هەر لە ئەسڵا لەم دۆخانەیە لەبەرەوەی کە مناڵ تەکنیکی ڕوبەڕووبوونەوەی کە ئابە و خەمۆچی نییە باجە قورسەکە مناڵەیات و کەمتر لەواچێت گەورەکان تووشی و حاڵەتە بنکەواتە لە دواتە تەمەنی 6 ساڵیەوە تا بیدایەتی هەرزەکاری و 12 ساڵی مناڵیش وەکو کەسانی ئاسایی وکوتم بە ڕێژەیەکی کەم تا زۆر تووشی ئەو حاڵەتە بن سەبارەت بەوەی کە جەنابیشە باسێکە بە تەمەنەکان یاخودەوانی کە تا ڕادێک چوونەتە تەمەنەوە تەبەن خەمۆکی یەکێک لە هۆکارەکانی ئەلبەتە کۆمەڵێک هۆکاری زۆری هەیە و یەکێک لە هۆکارەکانی بریتیە لەوەی کە ئینسان لەواچێت لە ئەوەی کە بە تەمەنی پێوترێت گەنجێک لەواچێت ئیمانی یاخود ئاواتی زۆری بە ژیانە هەڵواسی بێت وا هەستکات داهاتوو لە بەردەمیاتی بەڵام کێشەی پیر یا کێشەی بە تەمەن کێشەی ئەوانی کە ئاچنە تەمەنەوە ئەوەیە کە تازە ئەمان چ ئەبێت ئاوا وەلەو زۆر ئاسایی ئینسان لە دو ئەوش ئاوات و ئامانجی هەبێ بەڵام لە حەقیقەتە ئەو باوەڕی بۆ هەیە کە ئەوەی کە دوێنێ لای ئەم مستەقبەل بوو ێسەتیان ژێی داهاتوو کە لای ئەو
تەسەورەکات پیری بریتە لە مەرحەلەیەک لە پێشمردن ئایتر مەرحەلەی پێشمردنیش بریتە لە کۆمەڵێکی ئەس کۆمەڵێک لای ئەلبەتە لای هەموو کەسێک ناڵێم کۆمەڵێکی ئەسوبێ هیوایی وە کۆمەڵێک دەست بەتاڵی کە ئینسانەکە چالاشی شک نابات یا کۆمەڵێک تەکنیک شک نابات بۆی ئەو کاتە زۆری پێ بڕکاتەوە لە نەتیجەیە تووشی ئەکرێت لە شێوەی خەمۆکییا دەرکێتەوە تووشی جۆرێک لە خەمۆکی دکتۆر ئێستا ئێمە کەسی بەتەمەنی وا ئەبینین ئەمەنە دڵی بە ژیان خۆشە ئەمەنە دڵخۆش و خۆشحاڵ هەمیشە ئیبینی جلی کراوە لەبەرەکە گەشت ئەکا لەگەڵ هاوڕەکانیا ئەچێتە دەرەوە ئەمە هەیە بەڵام لە پاڵیشە کەسێکمان هەیە لەو تەمەنایە بۆ نمونە دەستی لە ژیاندا شۆردو ئەگەر بە کوردەوارەکەی بڵێنیانەوەی کە لە ڕۆزانستێکەوە لەوانەیە هەندێک جار ئەمەنە زۆربێت تەنانەت خەمۆکی حساب بکرێت بەڕێزت پێمان بڵێ ڕیشە و ڕەگی ئەمە کە کەسێک ئابم شوێ بێهیوا و بێزارە بێ لە ژیان چییە؟ ئەزانی ئمە بگر لە کاتە بەتاڵە زۆرەکەی کە بەڕێزت وتت بەنسبەت کەسانی بەتەمەنەوە جەنابەت بڕێنەوەرەکەمان ئەزانی ئینە ئێمە تەنانەت لە هەنێک لە ئەدەبیاتی دەروونناسیە ئەو خەمۆچەی کە تووشی پیرەکانە بێت هەنێ جار ناوێکی تایبەتیە کە بەم مەلین خۆلیان ناویان بردووە یا ئەوی کە خۆمان وابزانم ماخۆلانی پێڵێن مەلین خۆلیان لە دەروونناسیە بریتە لە مەرجنیە تەنها پیرەکان توش بەڵام زۆربەی زۆری پیرەکان و زۆربەی زۆری ئەو کەسانی کە تووشی کە ئابا بن لە قۆناغی پیرە تووشی ئەم جۆرە لە خەمۆکی و ئەم جۆرە لە کە ئابا بن سەبارەت بە وەکو جەنابەت فەرمووت بە کەسانی بەتەمەن کێشەی بە کەسانی بەتەمەن وەکو پێشووتر ئاماژەمان پێکە ئەوەیە کە ئەمە هەر لە ئەسڵا خۆی ئەم جۆرە لە کە ئابە پەیوەندی بەتەمەنەوە هەیە ئینسان کە تەمەنی ئەچێتە سەرەوە گۆڕانکاری لە هۆرمۆنەکانیان گۆڕانکاری لە پێکاتەی فەسلە جیار ڕوویە ئەم پێکاتانە وا ئەکەن کە ئەم ئینسانە ئەم مرۆڤە وەکوتم پێکاتی هۆرمۆنی واکە تووشی ئەم هەنێجار ئەم جۆرە حاڵەتە بێت یەکێ هۆکار هەبێ بۆی کە ئەم هۆرمۆنە زیاتر دەربدرێت وایە هیچ گومانیتیان ینی وەکوتم کۆ پێکاتی هۆرمۆنی یا ئەوەی کە تەغیراتی هۆرمۆنی پێوتێ جاری وایە وا لە ئینسانەکانەکات چکام ئەو جۆرە لە کابە هەنیشان هەر لە ئەسڵا خۆیان زادەی ئەو گۆڕانکاریە فەسلە جیانن کە لەشی ئینسانە یانە ئاراوە لە ناویانە گۆڕانکاری لە هۆرمۆن و پێکاتەی ئەنزیمە لە لەشی پیرەکانە یەکێکی کە لە هۆکارەکان بریتە لەوەی کە ئینسانی بەتەمەن کێشەی لەوایە بەرەبەر وەکو مەولەوی وتی ئەوانەی کە هەی بووە لە جوانی ئەوەی کە هەی بووە لە قووەتی چاو ئەوەی هەی بووە لە قووەتی جەسە و قودرەتی جەسە ئەوەی کە هەی بووە لەوەی کە پێشووتر لە سنتەرا بووە باشە لەلایەندا ئەگەر ژن بێت ئەگەر پیاوە بێت احتیمامی پێدراوە حسابی لەسەر کراوە خوێنراوەتەوە باشە و بەرەبەر وەکوتم لە چ لە ڕووی جەسەیەوە چ لە ڕووی دەرونیەوە چ لە ڕووی معنەویاتەوە شتەکان وەکو مەولەویڵە دۆکوتم یەکێکەوە دەستی تەسلیمەکاتەوە قاچی قووەتی قاچی تەسلیمەکاتەوە قووەتی جەسەی تەسلیمەکاتەوە جۆی وەکو جاران نامێنێ حتا ئێمە جاری وایە هەر نەکرد نازاو ئەڵێم یەکێک لە پێناسەکان پیرەوەیە کە لە کاکەوە بووی بە مام لە کاکەوە بووی بە خەڵ لەقەبەکە ئەگۆڕێت بە پێی بارودۆخی ژینگەی کۆمەڵایەتی ترتووە لەوە نامێنێت خاڵە بیت ببەخشە لەوە نامێنێت کاکە بیت ئەبیت بە مامە باشە ئەبی بە خاڵە باشە و بێجگە لەوەی کە نەسرت ڕەنگی سرت ڕەنگی قژت وەکو خۆیەمێنێ نە سافۆلوسی دەموچاوەکو خۆیەمێنێ نە بەژن و باڵاوەکو خۆیەمێنێ ئەچەمێتەوە کەواتەیە چیچیکە لە هۆکارەکان بریتە نەک لە کارکەوتن بەس لاواز بوون یاخود بەهێزبوونی ئەو شتانی کە ئێمە تا دوێنێ سنتەری قووەت بوون لای ئێمە مەرکەزی قووەت بوون لای ئێمە یەکێکیکە لە هۆکارەکان بەڕاستی تێڕوانینی کۆمەڵگەیە باشە تێڕوانینی کۆمەلگا هەر بەتەوە نەما ئەرێک فرۆم زۆر بە جوانی تیشکە خاتە سەری تێڕوانینی کۆمەلگە بۆ ئەمانە چین هەر لە دێر زەمانەوە لە زۆربەی کۆمەلگەکانە پیر یەکسان بووە بە کەسێک کە تۆ لە سنتەردا ئەیهێنیتە دەرەوە فڕێیتە هامشۆ فڕێیتە پراوێزەوە ئەمان ئێمە بە تعریفی ئینسانی وە حتا ئەگەر کەسەکە خۆی بەتوانە بێت ئەگەر کەسەکە عەقڵی باش بڕ بکات و باش شتەکان بخوێنێتەوە ئەگەر کەسێکی زۆر دانا و حەچیم بێت ئێمە وا تەسەورەکەین پیرەکان بریتین لە کەسێکی پراوێزخرا و پێویستە لە سوچێکی کۆمەلگایە دانیشن ئیتر چاوەڕێی ئەوە بنانیان بدرێتێ یا نەدرێتێ باشە ئەبێت چاویان لە دەستی گەنجەکان بێت ئەبێ
نەک خزمەت بکرێن بەڵام پێداویستەکانی وەکو چۆن مناڵ پێشووتر لە قۆناغەکانی پێشوا لەلایەن دەوروبەرەوە پێداویستی بۆ دابینکراوە ئەمیش ئەبێت سەر لە نوێوەکو مناڵی لێبێت چاوەڕێی دەسی کرد چاوەڕێی دەسی کوڕ چاوەڕێی دەسی مۆسەفەکانی خەڵوەتگەی پیری بن کە یاخود کارمەندەکانی خەڵوەتگەی پیری بن کە شتەکانی بۆ دابینکردن لیتر لێرەوە تۆ بتێت و نەتێوێت ئەو کەسە لە تێڕوانینی خۆیان ئەبێتە کەسێکی هامشی واکە ئەبێتە کەسێک کە واتە سەورەکە پێگەی لە دەستداوە باشە بێژگەلەوە یەکێکی کە لە هۆکارەکان کە پیر تووشی و حاڵەتە ئەبێت ئەوەیە کە لەگەڵ چوونە قۆناغی پیریا مەسەن بۆ نمونە کەسەکە تەقاعود دەبێت کە تەقاعود بوو کۆمەڵێک هاوڕێی خۆشەویستی لە دەسەیە و ڕۆتینی ژیانی گۆڕێ پێشووتر تەمان ڕۆتین لە هەموو کاتێکا خراپ نییە بە پێچەوانەوە جاریوە من ناڵم ڕۆتین شتێ بەس جاریوایە گۆڕینی ڕۆتین ئینسان والیەکە تووشی نەخۆشیی مەسەرەن ئەم ئینسانە هەموو ڕۆژێکە ساوە بە یەک نەخمە بیداەتی ڕۆژی بە چوونە سەرکار بە چوونە سەرکار دەستی پێکردووە چۆتە دائیرە کۆمەڵێک ڕەفیقی خۆشەویستی بینیەوە لەگەڵیانە دانیشتووە ئیشی ڕۆژانەی کردووە مراجع هاتووە بۆ لای باشە حسابی لەسەر کراوە بەڵام ئێستا بەهۆی تەقاعودی و بەهۆی چوونە تەمەنەوە سەیرەکەی ئەمانە ئەم ئیلتیزامانە نامێنێت ڕەفیق و برادەر لە دەسەیە چوونە دەرەوە لە دەسەیە ئەوەی نەمایتر بەیانیان ببەخشە بەیانیان هەستێقات و ڕیبات و خۆی بە پاک و خاوێن کا بچێ بۆ دائیرە و سواری پاسە ئەمانە نامێنێت کە نەمان لە ژیانە نەمانی ئەمانە لە ژیانە بەو ڕۆت دەستکاریکردنی ڕۆتین جاریوای من ناڵم وەکومانەوەی ڕۆتین کێشەیە جاریوای مانەوەی ڕۆتین کێشە دروستەکە بەڵانەی هەستی بە سوودبوونی پیادا فعلا یعنی ئێسا ئەو هەر لاسا ئەو قیمەتی ژیانی زانی و بەچێەوە بەستۆتەوە بۆ قیمەتی ژیان یەکسانی کردو بۆ ڕۆتینە چونکە ئەم ڕۆتینە بریتی وە لە بەهای کۆمەڵایەتی ئەو ئێمە خەڵکمان هەیە تا لە کارێتەوە 100 مراجع بەڕێیەکە بەڵام ێستا لە ماڵەکەش ژنەکەی و مناڵەکانی حسابی بۆ ناکەن باشە تۆ بتێتونەتەوە ئەمین سادەی تر تەسەور و دیدی ئەگۆڕێت بێژگەلەوە ئێمە لە تێڕوانین زۆربەی کۆمەڵگەکانە پیر بە کەسێکە زانین کە چاوەڕوانی لە ئیستیعلاماتی قیامەتایەوە چاوەڕوانی مردنەکە باشە لێرەوە ئەم ئینسانە ئەم کەسە بۆی هەیە یەکێک لە دەرکەوت و حاڵەتە دەرونی خراپەکان کە لای دروستە بن بریتی بێ لە خەمۆچیە کە یەخی پێگرێ بڵێ باشە جا ئێستا بەڕێزت باسی ڕۆتینەکانەکە هەندێک جار بۆ نمونە ئەها پێشووتر خانووە کە زۆر گەورە بووە ژووری زۆر بۆ مناڵەکان لە ماڵەکەی بوون کە ئیتر بۆ نمونە ئەچنە تەمەنەوە بە تەنیا ئەمێنەوە هەندێک جار خانووەکەشە گۆڕن بۆیان شوێنی مانەوەیان بێ ئەمەش بچووکێکەنەوە هەندێک جار بەداخەوە ئەی بەنە ماڵی مناڵەکان ئەم مناڵ پاسی ئەیا بۆ ئەو مناڵ هەندێک جار خانەی بە ساڵات چوانە یعنی ئەمەش هەر پێم وابێ زۆر گۆڕانکارێکی نەرێنیان تیا دروستەکە هیچ گومانی تیانە طبعا ئەگەر کەسەکە لە خواسی خۆی واتە سەورکا بۆ نمونام خانۆ گەورەیە بۆ ئەو تا دوێنێ کوڕکچی لەگەڵا بووە ئەمڕۆ لەواشێخە ئەمە ئەگەر تەسەوری خۆی بێت ئەگەر بڕیاری خۆی بێت لەواشی کاریگەری زۆر نەبێ بەڵام بەڕاستی ئەگەر بڕیاری دەوروبەر بێت تێگەێن تۆ لەبەرەوەی کە پێگەت بچوو بۆتەوە لە ماڵەوە لەبەرەوەی ئیلتیزامت کەم بووە لەبەروی ئیش و کار و کەسابەتت دەماوە لەبەرەوەی کە لەمە دووە عەلاقە نایەنیتەوە پارە وەکو جاران نایەنیتەوە کەواتە خانۆکەش ئەبێ بچووکتر بێ باشە بڕیارەکانیش دەبێت کەمتر حسابی لەسەر بکرێ پرس و ڕاوێژەکانیش دەبێت کەمتر بێ ئیتر لێرەوە جاری وایە کەسەکە تووشی بەڕاستیەوە بەم جا وەکو جەنابەت فەرمووت خەڵک ئێمە پیرمان هەیە دەوروبەری زۆر خەرەباڵە بۆ کابرا حەوت هەژ مناڵی هەبوو ئەیە زیاتریش بەردەوام دەنگ و ژاوە و هات و هاوار و حتا مشکی لەو گرفت و بەڵامی تر ئەم ئینسانە لەگەڵم جۆرە ژیانە ڕاهاتووە لە پڕ لەمانە دابڕێت باشە بەتایبەت ئەگەر طبعا حتا سێچێک لە جۆرەکانی چارەسەر یا مامەڵەکردن لەگەڵ بەتەمەنەکانە لە ئەوروپایە لە خەڵوەتی پیریۆ گۆڕاوە بۆ ژیان لەگەڵ ئەوەی کەنەوە حەفیدی پێوترێت باشەوەی جەنابەت باسێکێ مەسەرن ئێستا لە هەنێک وڵاتە کچ یا کوڕ پارەیە درێت و پارەیە درێ بە خەڵوەتگی پیری لەلایەن دەستگای باربۆی وڵاتانەوە ئەدرێ بە کوڕیا بە کچ بە مەرجێک باوکی یا دایکی لەگەڵ یا بمێنێتەوە و نەوەی ئەمان لەگەڵ یا بمێنەوە چونکە کێشەی خەڵوەتگەی پیری و کێشەی پیران ئەوەیە جاری وایە مەجموعەیە خەڵکی هاوتەمەن کە هەمویان لە یەک تەمەنان
کۆمەڵێک یادەوەری و گرفتی قورس و نادەباریان هەیە بەردەوام دانیشتن ئەم حکایەتانە بۆکەن بەڵام ئەگەرە ئینسانە لەگەڵ کۆمەڵە کەسی تەمەنجاواز هابوو یەکەم بە حسابی خۆی ئەزمون ئەیا بووان دوو هەمیان بەسەرات و سەرگوزەشەی خۆیان بۆ ژێڕێت و سێهمیشیان بەڕاستی حقیقەتە ئینسان ئەگەر نەوە حەفیدی خۆی ببینێت دڵی خۆشە بێت مرتاح بێ پێیان باشە و جاری وایە بینینی مناڵێک کە لەزمەیەکە بینینی مناڵێک کە قسەیەکی خۆشەکە بینینی مناڵێک کە هەڵسوکەوتێکە کامایی پێکەنین لەواشێت کەسێکی پیر یا کەسێکی بەتەوەن و کەسێکی ئاسایش دوسێ سعات پێی مرتاح بێ هەر دکتۆر ئەسەن دەوروبەریان کە چۆڵە بێ وردە ئەوە زۆر کاریگەری پێمە بێ نەرێنیان لەسەر ئەجا ئەو چۆڵکردنە ئینسان کە مەسەرەن کات لە پیریا کاتی زۆر ئەمێنێتەوە بۆ ئینسان بەتایبەت وەکوتم لە دوا تەقاعودی و لە دوا خاننشینیەوە ئەمە یا ئەبێت بە تێکەڵبوون و عیلاقات بڕکرێتەوە ئیترەوە عیلاقەیە گەل لەگەڵ نەوە حەفیدا بووە باشە گەل لەگەڵ کوڕ و کچا بۆ خۆی کێشەی هەنێک لە پیرەکانەوەیە لەگەڵ ئەوەیە کە ماڵی بۆ جیاکەنەوە کوڕ و کچیش تەرچێکە باشە نایخوێنەوە کوڕ و کچ هەیە بە 6 مانگ بە 7 مانگ سەری دایکی سەری باوکی نایەت و حسابی لەسەر ناکە مناڵەکانی نایەنێ بۆی کە باوکی ببینێ لەبەرەوە یا ئەمیش وەکو جاران چالاکی زۆری بەدەستەوە نەماوە ناتوانێ وەکو جاران ئەم خۆی سەردانی خەڵک بکە ینی پێشووتر خۆی لە مانگێکا سەردانی خوشتی کردو سەردانی برات چەند جارێک ئەمەی دووبارە کردوەوە حتا جاری وایە کەسەکە لەوەدا لە مزگەوت دابڕێ لەبەرەوەی کە قاچی لەبەرەوەی کە توانای جەسەدی ڕێنایە کە بچێتە کەنیسەیە بچێتە معبەدیا بچێتە مزگەوتێکەوە لە هاوڕێکانی وەکو جاران ناتوانێت بچێتە گەڕێکێکی تر و لە شوێنێکی کیا لە کافتریایە ئەڵبەتە لە وڵاتی ماوە کەمترە بەڵام لە بەشێک لە وڵاتانی ترە پیری تر کاتی خۆی هەیە بۆ کافتریا و چوونە ناو هاوڕێکانی وەکو چالاکیشی ڕۆژانەی خۆی کە ئەمانە نامێنێت کاتێک هەمووی بە فراغەمێنێتەوە یاخود پێشووتر حوسڵی خوێندنەوەی هەبوو خوێندێتیەوە بەڵام ئێستا ناخوێنێتەوە پێشووتر ئاژەڵی بەخێو کردووە چۆتە ناو تەبیعەت و سروشتەوە ئاژەڵی بەخێو کردووە چوە بۆ ڕاوەماسی چوزانم چالاکی ڕۆژانەی ئەنجامەوە ئەمانە کەنەمان کاتێکی زۆر ئەمێنێتەوە یەکێکیش لەو کێشە و گرفتانە ئەوەیە کە کات زۆر بێت و چالاکی کەم بێ هەر کاتێک کا زۆر بوو چالاکی ئینسان کەم بۆی تر چالاکەکە گەر چالاکێکی پیشەیە چالاکیی کۆمەڵایەتی بێت و ئینسانە تووشی گرفتە بێتەوە کێشەی قورسی لە ژیانە بۆ دروستە بێتەوە جۆرێک لە فراغەوەی کە فراغی وجودی پێوترێت جۆرێک لە فراغ و بێمانایی لە حیاتی و ئینسانەیە یەتەئاراوە لە نەتیجەیە بۆی هەیە خەم و خەفەتی یاخود خەمۆکی بۆ دروستکە جادوتر ئێستا بۆ نمونە گەنجێکیش فترێک لە ماڵەوە بمێنێتەوە هەر تۆزێک بێزارە بێ بۆ نمونە لە خۆی بێزارە بێ بیانێک بە خەڵک کە گرێ ساها کردوتەنی شەڕەفرۆشە چ بگابەوەی کە بە قەولی بەڕێزت کەسێک ساڵەهای ساڵ هەستی کردووە بە کەڵکە سنتەر بووە لە پڕ ئەو شێوەیە نامێنێ بەڵام ئەمە تا چ ڕادێک ئەم گۆڕانکاریانە ئاساییە بۆ نمونە تا چ ڕادێک ئاساییە ئەم لە قسەکانیان تۆزێک بێزار بێ لە قسەکانیان تۆزێک بێ تااقەت بێ بەڵام لە چ ڕادێک تێپەڕی ئیتر ئەبێ تۆزێک ئاوە ئاوڕێک بیتەوە سەردانی بۆ منە دەرووناسێک بکەی پی بەڵێ سەبارەت بە خەمۆکی تەوانی من پێوەری عالەمیمان هەیە پێماڵێن خەمۆکی کۆمەڵی نیشانی هەیە یەکێک لە نیشانەکان ئەوەیە کە ئینسانی ئەزڕۆی تێکە بێ هیوای ڕووی تێ لەمە بەنسبەت ئەوەی جەنابەت باسی خەمۆکیەتی باشە بێ هیوای ڕووی تێکات باشە ئینسان بەردەوام بێ هیوایەوە نیشانی دووهەمیەوەی ڕەشببینی ڕویان تێکا دەمانە ینی ئەوەی کە لای ئینسان لە 100% ئەوەیە کە پێی گەشتبین بێت لای ئەم مای ڕەشببینی باشە و لای ئەم مای مەترسیە یەکێکیگە لە نیشانەکانی خەمۆکی وەکو حاڵەتێکی نائاسایی کە پێویستی بە عیلاج بێت ئەوەیە کە گۆڕانکاری لە وەزنیا یا زیاکە زیاد لە حد بە شێوەیەکی ناتەبیعی یا بە پێچەوانەوە لەبەر کەمخۆری و تێکچوونی سیستەمی خواردنی یا وەزنی زۆر کامەکان لە تەبیعی یا بە پێچەوانەوە زیاد لە حد زیاکە یەکێکی کە لە کێشە و گرفتەکان کە وەک پێوەرێک بۆ مەسەلەی خەمۆکی وەک نەخۆشی دانراوە مەسەلەی گۆڕانکاریە لەخەوە وەکوتم گۆڕانکاری لە خواردنەوە گۆڕانکاری لەخەوە بەزای ئمە خەڵکمان هەیە کە تووشی حاڵەتی خەمۆچیە بێت خەوی هەر نامێنێت یا بەردەوام تووشی کابوسە بێت ینی ئەگەر ئەو فترەی کە ئەشخەوێت خەوی ناخۆش بۆ مۆتەکە و شتی عەجیب و غەریب لەخەوە ئەبینێت ئەخەوێت بەڵام زوو خەبەرێ بێتەوە ئەخەوێت بەڵام چێژ لە خەوناکە ینی کە ئێمە خەڵکمان هەیە 12 ساعت بۆ 13 ساعت خەوێت بەڵام بەقەدەر کەسێکی ئاسایی سوود لە خەو نابینێت کە 5 ساعت کێشەی خەوی بۆ دروستە بێت باشە وەلا گەڵ ئەوان شایمە بەشێک لەمانە تووشی حاڵەتی نائاساییە بن وەگەوەی کە ملەنێن بە بەکارهێنانی مادەی بێهۆشکەر یا ئەو مادانی کە
هەم لە ڕووی جەسەی و هەم بە حسابی خۆیان جۆرێک لە بارسووکی عقلی و بارسووکی دەرونیان بۆ دروستەکە دیاسەرەکەنە ئیدمان بوون بە مادەی مخدر و بەکارهێنانی مەشروب بە شێوەیەکی لە با بڵێن حەد بەدەر و لە سنوور بەدەر و لە هەمووشی خراپتر لە مەسەلەی خەمۆچیە ئەوەیە کە طبعا ئەمەیان زۆر خراپ بن حەز ناکەم زۆر بە زەخی ئاماژەی پێ بم ئەوەیە کە نەجارەمانە فکری ئینتیحاری و بیرکردنەوەی خۆکوژیان بۆ دروستە بێت و جاری وایە محاولەکەن و جاری واشە محاولەکەیان سەرکەوتووە بێت و ئەگەر ئەم حاڵەتانە چەند مانگێکی خایەن 6 مانگ زیاتر دووبارە بۆ بەڕاستی و کەسە پێویستی بەوا بێت کە سەردانی دکتۆر بکات تاکو لە ڕێگەی عیلاجی دەرونیا خود عیلاجی سلوکی و معرفی یاخود لە ڕێگەی چارەسەری دەرمانەوە چارەسەری وەدا باشە جا زۆر جار ئەزانین بۆ منەوە کەسانی کە خەمۆکیان توش ئەبێت لە پاڵ ئەوەی کە بە قسەکەی بەڕێزت هەندێک جار تەنانەت پێویستەکە چارەسەر وەربگرن دەرمان وەرگن بەڵام ئەڵێن ئەبێ شێوازی ژیانیشی بگۆڕە گومانی بۆ ئەمان شێوازی ژیان چۆن بگۆڕە چون هەندێک جار دکتۆر بۆ منە مناڵەکانیان نەڵڵێ پێیان ئەڵێن وەرە با بچینە درۆ لە تااقەتم نیە ئەڵێ من هەوڵەیەم ئەو دەستنایە بەدەستەوە بۆ یەتر ئەمیش پاشەکزاکە چارەسەر چ لەم کاتا ئەزانی مەسەلەی گۆڕە هەر لە ئەسا یەکێک لە جۆرەکان ئەگەر مەسەلەی گۆڕینی شێوازی ژیان چارەسەریش نەبێت جۆرێکە لە پاڵپشتی بۆ چارەسەر بە دەرمان بۆ نمونە بۆ چارەسەر بە کارەبا گەر پێویستیکە بۆ هەنێک لەوانە کارەبا بەکاربێنێ ئەوەی کە سەدمە یا شۆکی کارەبایی پێوتێت و بۆ هەنێک لە جۆرەکانی کە ئابە یاخود شیزۆفرنیا بەکارێنێت بەڵێ ئەوە جۆرێکە لە عیلاج و لە چارەسەرکردنی بەشێک لە نەخۆشە دەرونەکانە بەکارێنێت و هەنێک جۆرێک لە چارەسەری کاراژ یعنی ئەوە نییە کە زەرری قورسی هەبێت وەک پێش وترە وتراوە زەرری قورسی لێ بکەوێتەوە بەڵێ بەکارێنێت طبعا ئەوەی جەنابەت فەرموود وەکوتم جاری وایە شەد نییەشە ئەوەی کە ئێمە لەگەڵ یاکەین لە گۆڕینی ساڵ یاخود شێوازی ژیان چارەسەر بێ بەڵام یارمەتی دەرێکی باشە بۆ ئەوی کەسەکە لەگەڵ بەکارهێنانی دەرمانە لەگەڵ بەکارهێنانی شێوازەکانی تری چارەسەری خەمۆچیە ببێتەوە بە کەسێکی ئاسایی ئیتر ئەگەر بدنە دەرەوەی بێت ئەگەر تێکەڵکردنیت بێ لەگەڵ کەسانی تری دەوروبەرە ئەگەر بەس کێشەی ئەو کەسانی کە ئەوەیان هەیە وەکو جەنابەت فەرموود ئەوەیە کە زۆر جار خۆیان نان بەدەست ئەمەوە ینی کەسەکە خۆی تەقبولیەوە ناکات کە لەگەڵیان ناچێ بۆ سەیران تەقبولیەوە ناکات کە سەردانی عیلە و خێزانەکە بکات تەقبولیەوە ناکات تەمە نەمانە زۆریان لێ نەکرێ باشە بەڵام بۆ نمونە من هەر نمونەیەکت بەمێ کە ئەو نایە بۆ سەیران با یاخود نایە بۆ ماڵی خزمان با خزمان جار دەور لەو بن ینی بۆ ئەکتیفا نەکەن کێمێک دوو جارە چی نایە و بە پێی پێویست ڕوومان نایەتی نامان خوێنێتەوە حسابمان لەسەر ناکات ڕوومان تێ ناکات جۆمان بۆ ناگرێت با ئێمە یەکەم بە نەرمی مامەڵی لەگەڵا بکەین دوو هەمیان ئەگەر ئەو نەهات بۆ ماڵی ئێمە ئەو نەچوو بۆ ماڵی کشەکەی حساب بۆ ئەو بکات ئەنج پێ یەکیکە لە عینەکانەوەیە کە تۆ نایی بۆ سەیران ئۆپشن و بەدیلی تری بخەرە بەردەست ئەی حەزل لە کوێی ترە مەسەن لەواچێت ئێمە خەڵکمان هەبێت لەمانە حەزی لە سەفەر بێت لەواچێت هەمان بێت نایە بۆ سەیران بەڵام ئامادی و پارەشی هەیە امکانێتی هەیە ئامادەیە لەگەڵ کەسێکە بچێ بۆ حەج و عەمرە باشە ئامادەیە لەگەڵ کەسێکە دۆستێک خۆشەویستێکی هەیە لە عێراقەوە بچێتە ئێران باشە ئامادەیە یەکوتم لێرە ئامادە نییە بچێ سەیران بکات ئامادە نییە بچێ بۆ هەولێر بەڵام لەواشێت ئامادەی ئەوەی تا بێ بچێتە دووهۆک و گەشتێکی دۆ بکات لەبەرەوە وەکوتم یەکێکی کە لەینەکانەوەی کە ئۆپشنی بخرێتە بەردەست یاخود چالاکی تر مەسەرەن ئەم کە ئامادەی ئەوەی نییە سەردانی خەڵک پات ئەی کوڕەکەی کە باخێکیە ئامادەی ئەوەی تایە کوڕەکەی بەیانان بیبا لە باخەکە دای بەزێنێت تانی وەڕێ لەوێ بێت کۆمەڵک چالاکی یاخود کۆمەڵک کار و کردەوە لە باخەکە ئەنجام بادیتر ئەوی کە لەواشێتەوە خۆی شارەزایی لە گوڵ و گوڵزار و بەخێوکردنی دار و درەخت و ژەڵاوێت ئامادەی ئەمەی ئەی ئامادەی ئەوی تا لەگەڵ خزمەکەیە بۆ نمونە ڕۆژێک دوان لەگەڵ کەسێکی ئاو تەمەنی خۆیان بچێتە دەرەوە کەواتە پێشنیارکردنی ئەوەی کە چالاکی بە دیلی پێوتێت بۆم حاڵەتە بێت ئەکرێت ناڵم چارەسەری 100% بێت بەڵام ئەکرێت یەشێک بێت لە هۆکارەکان بەڵام لە هەموو کاتێکە زەختی زۆر یا فشاری زۆریان لێ نەکرێت محاولە بکرێت قەناعەتیان پێ بکرێەوە لە دوا قەناعەت وەکو جەنابەت فەرموود سایلی ژیانیان بگۆڕێت حتا ئەگەر ئینسان ئیمکانی هەبووە لەوە ئەمەیان تۆزێ قورسە قەیچێکە خەڵک جاری وایە کە خەڵک ئەسیری گەڕەچێکە گەڕەچێ خانوویە تۆ خانۆکە بفرۆشە چمە گەڕەچێکی تر بەشکم لەوێ وەزعکە بەلایشی تراکوی ئەگەر ئیمکان هەیە
وەکوتم خەڵکیی زۆریش ئیمکانی ئەمەی هەیە لەوە چێت وەکوتم ئینسان هەر لە ئەسڵ نەخۆشی کەسێک قورسبوونی باری کەسەکە پەیوەندی بەوە هەبێت کە لە خانوویەکی دیاریکراوایە بە بەردەوام لەگەڵ کۆمەڵک مفردەی دیاریکراوە لەو خانووە معاملەی کردووە ساگەر بچێتە گەڕێکیشی تر و خایە وەلو لای هەنێک کەس کێشەکە ئەمە قورسیەکات بەڵام لەوە چێت ئەمەش بریتی بێت لە جۆرێک لە تەکنیکی سەرکەوتوو بەکارهێنانی لەگەڵ ئەو کەسانیە خراپ نەبێت. ئەسڵەن دکتۆر هەندێکیان لە خانووە بوون حەوشیان هەبوو ئێستا چێتە شوقە حەوشەکەی نییە هەردێک دنیا دڵتەنگی گرفتەکە لەوایە زۆر سپاس دکتۆر قادر حسێن پسپۆڕی دەرونی بۆ زانیاریەکانی بەڕێزت بە هیوای ئەوەی ئاگامان لە دایک و باوکەکانمان بە هیچ کامیان بەو قۆناغە نەگەن کە ئەوەنە بێزار بن ئەوەنە بێ هیوا بن کە بۆ نمونە بە قسەکانیانەوە بە هەڵس و کەوتیانەوە دیار بێت.